یەکەم کارمانەوەی گرنگی بە لاوانی خۆمان بدەین دەستخۆشیەکەن لە کاکشاهۆ ئەم بڵێ بۆمان کردەوە والله هیچ جیاوازیەک نەبوو لە بینەتەوەکانە دەستخۆشی لەکەینەوە مەمنونی کاکشاهۆین ئینشاءڵڵا لە داهاتووشدا هەر پشتگیریانەوەی بەردەوام بێت دەستخۆشتان لەکەین دەستخۆشی لە کاکشاهۆکەین بۆ بتوڵەیەکی ئەم بتوڵەیە کرد کە ئەم گەنجانی خڕ کردەوە با بڵێن تر لە بێجیاوازی کرد لە بین هەموو ئینەکانە بۆ نەتەوەکانە دەستخۆشی لەکەین و ئێمە مەمنونی ئەوین و وەڵام ئێمە زۆر دەستخۆشیەکەن لە کاکشاهۆ ئەم بتوڵەیە بۆمان کردەوە بتوڵەیەک تاخیەکە بۆ شاری کەرکووک و کورد و عرب و تورکمان یاریمان کردەوە وەک برا یاریمان کردەوە ئێستا مبارە نهایەت بتوڵەیە زۆر دەستخۆشیشی لەکەین و ئینشاڵڵا مبارەیە ترشمان بۆ کاتەوە لێرە دەورێتر ئێمە ئەو یەکەم کارمانەوەی گرنگی بە لاوانی خۆمان بدەین لاوان و گەنجانی خۆمان ئافرەتان کە لە بواری وەرزشدا وەرزشێکێکە لەو سکتەرە بێزانیت کە بە گەنجانی ئێمە توانێت بەهرەکانی خۆیانی تێتاقیکەنەوە و ئێمە پشتگیریەکی تەواویانەکەین و ئینشاءڵڵا لە داهاتووشدا هەر پشتگیریانەوەی بەردەوام دەبێت والله هیچ جیاوازیەک نەبوو لە بینەتەوەکانە دەستخۆشی لەکەینەوە مەمنونی کاکشاهۆین واللهی پێشتر نالێم نەبووە بەس ئێستا بەقوەتر بووە ئێستا بە بۆنی ئەم کاکشاهۆ بێ مەسەلەن نەوانی تر بێ دەستخۆشیان لەکەین دەستخۆشی هەمووی لایەکەین دەستخۆشی نەفت شیمالەکەین نانە هیچ ئەو پرسیاری نەکردووە کوردی تورکمانی هەمومان براین کورد بێ عارب بێ تورکمان بێ هەمومان براین ئێمە بە کەرکووکی و تاخیەکین هەر سێ قۆمیەکە تاخیەکین براین ئێمە ئێمە بەردەوامە بین لە گرنگیدان بە وەرزش و لاوانی خۆمان ئینشاءڵڵا داهاتوودا وەک تکرارم کردەوە بەردەوام دەبین و خزمەتی لاوان و گەنجانی خۆمان دەکەین لە شارەکەدا